ئێستا وەکو خۆم وەکو فەلاحێکی شارە زۆر ئەم ساڵ تەماتەم چاندووە، تەماتەی کوردی، تەماتەی خۆماڵی، تەماتەی دوور لە سەماد. ئەوەتانی ڕۆژانە من هەموو ڕۆژێکیم بۆ تەماتە ڕنین. تەماتە ئەبەمە ئەلوە کیلۆی 175 دینارەکە، هەر سنووقەکەی بای 500 دینار. جا ئەمە هیچ مەسرفەکەی من دەرنانێت و بەتام ئێستا تەماتەکەم وشکەم، تەماتەکە و ئاو نەدەم لەبەرەوەی هەمی بوو بە بەزەرەر بەسەرمەوە. و دوایەوە شووتیە زۆرمان کردووە، مەسرفیە زۆر، یعنی هەمی بووە بەزەرەر بەسەرمانەوە. شووتی کیلۆی 125 دینارەکە نردومە هەتاوەکو بەسرە، لە بەسرە کیلۆیم داوە بە 125 دینار شووتی. ئێمە گلەیمان لە حکومەت هەیە کە ناتوانێت بەر و بوومەکانمان ساف بکاتەوە، حکومەتێکی بەناو حکومەت کە ناتوانێت هاوکاری فەلاحەکان بکە. داواکاریمان لە حکومەت هەیە کە بتوانێت بازارێکمان بۆ دروستکە، بتوانین ڕسقەکانمان ساف بکەینەوە. ئێستا من شووتیم نردۆ بۆ بەسرە بە 125 دینار شووتی من خۆی بۆ خۆی کیلۆی 200 دینار لەسەر ماڵە. ئیجارێ ئەرزە، سەمادە، سۆندەیە، لایلۆنە. من لە مانگی 2 شەتڵم داناوە هەتاوەکو ئێستا بەروبوومێکی ساق و جوان و باشم بە بەرهەمیە ناوە. ئەوەتانێ بازاڕی نییە و هەمی فرەیەن. لۆریم نردووە بۆ بەغا تاوەکو ئەم دقە ئەلوێک نێگرتوێتە خۆی کەیس ناکە پارە. و داواکاریم لە حکومەت چییە؟ هەڵسێ بەروبوومەکەم بۆ ساغ بکاتەوە. معمەلی دۆشاوە، معمەلی دۆشاو دانراوە لە هەڵەبجە، ئەوەتانی ئەویش نەتەماتە وەرئەگرێ نەپارە ئەیا بەفەلا، ئەوەتانە مەجبورن ئێمەش واز لە ڕسقەکانمان بێنین و ئاوینێن و هەمی وشکەین. ئێمە هیچ ئیسفایدەیەکی وەکو جوتیاران هیچ ئیسفایدەیەکی لێ ناکەین. ئێمە لێرە مەسروفێکی زۆرمان لەسەر خاستن تەماتە، کڕینی سنووق، مەسروفی کرێکار، کۆمەڵێک مەسروفمان لەسەرە و هیچ داهاتێکی نییە تەماتەکەمان. ئێستا ئەم تەماتە لێرە ئێمە یەک سنووق تەماتە 10 کیلۆ، 10 کیلۆ تەماتە ئێمە بڕی 2000 دینار مەسروفی هەیە تا چێتە ئالووە. لە ئالووە بە 2000 دینار نافرۆشێ سنووقێک. ئەگەر ئێستا تۆ لێرە سنووقێک بچنیت مەسروفی لەمە پێشی چی تێچووە واز لەوە بێنە، ئەگەر واز لە ئاودان و لەواز لە خزمەتکردنی بێنە سنووقێک تەماتە بە پڕی بەرە لە ئالوەکە 1500 دینارەکە. ئەگەر سنووقێکی تازە بکڕی بای 700 دینارە. یعنی بەس پارەی سنووقەکەی، نە مەسروفی کرێکارێنێ، نە مەسروفی سەمادێنێ، نە مەسروفی خزمەتکردنی، هیچ توێکوێک عنی ناگەڕێنێت. هیچ هاوکارێکی حکومەت هەتا ئێستا بە ئێمە نەگەشت و بە تەماشی نین پێی بگە.